سڵاو هاوڕێیان بەخێربێنەوە بە ڤیدیۆیەکی تازە. ئەم ڤیدیۆ تۆزێک جیاواز و بەپەلە دروستم کرد لەبەرەوەی شتێکە زۆر بە سوودفە لە نێتفلیکس بینیم. ئەم ڕۆژە سێری نێتفلیکسم دەکردوتم زانم شتێکە سێریکەم تەبان بە سوودفە بینیم. دوای ئەوە لە گروپی دیوەخانی فیلم چوم تەماشەم کرد چێکم کرد بۆی بزانم خەڵک ڕای چۆنە بەس دەرچوو خەڵک زۆر حەزی لێ شتێکە زۆر بەناوبانگە من ئاگەم لێ نەبووە. تەبان ئەمڕۆ باسی زنجیرەی The Queen's Gambit دەکەم. The Queen's Gambit خۆی لە بەرهەمهێنانی کۆمپانیای نێتفلیکسە لیمیتد سیریز، ینی لە 7 حەڵقە پێکاتووە، سیزنی دوو سێ ئەوانەی نییە. خۆی تیرۆکەکە بۆ سیزنە کۆتایی پێدێ. ئەوە بۆ ئەو کەسانە خۆشەکە ئەوانەی کە حەزیان لە سێری موسەسەلە بکەن یان سێری زنجیرەیەک بکەم بەس حەزیان لێ نییە بەردەوام من ساڵانە کە سیزنی تازە و شتی وا دەردەچێتن. بۆیە ئەوە بۆ ئەو کەسانە پێرفێکتە و زایدن ئەگە حەز لە دراما و لە چیرۆکی تۆزێک حەماسی و ئەم شتانە بی بۆیە ئەوە موسەسەلێکی زۆر خۆشە. تەبان ئەو زنجیرەیە باسی کتێک دەکاتن، کتەکە دایک و باوکی لەدەست دەداتن، دوای ئەوە دەچێتە شوێنی ئەو هەتیمخانە و ئەوە چاوەڕێکە ئایلەیەک بێ وەریگرن و بەخێویکەن. لەو کاتەی خۆشەویستی ینی خۆشەویستی بۆ دروست دەبی بۆ یاری وەی لێدێ شێت دەبی بۆ ئەو یاریە، ینی هەموو ژیانی دەبێتە ئەم یاریە. خۆی قسەکە چیرۆکەکە زیاتر لەو بابەتەیە، بەس ئەمن ئەمڕۆ بە جیاوازی حەزم لێ باسی سێ خاڵی جیاواز بکەم. یەکەمی شتە باشەکانی ئەو زنجیرەی، دووەم شتە خراپەکانی کە من بینیم، زایدن ئەو شتانی کە ڕێک منی شێت کرد، ینی تووشی سەدمەی کردم و شۆکی کردم لەبەر ئەوەی ینی تەسەوڕ نەدەکرد کە شتەکە بۆ دەرەجە بێ. یەکەمی شت دەست پێکەم بۆ شتە باشانی. شتە باشەکانی چییە؟ ئەو سیریزە باسی ساڵی 60ەکان دەکا، ینی ئەگەر ملاحەزە بکەی ئەو چیرۆکەکە باسی ساڵی 60ەکان دەکا، ینی دروستکردنی کەش و هەوایەکی و کە باس لە ساڵی 60ەکان بکە لە بواری جلوبەرگ و سەیارە و دیکۆڕاتی دەرەچی و دیکۆڕاتی ناوەچی و زیاتر لە چەند شوێنێکی جیاواز ئەو بەجددی پارەچی زۆری دێ و ئیشێکی زۆری زۆر قورسە. بۆیە کە تەماشای ئەو چیرۆکە دەکەی بۆ یەک دەقەش هەست ناکەی لە ساڵی 60ەکان ناژی و بێزگەلەوەی سینەماتۆگرافی، کۆمپۆزیشنی سینەکان، مەشەرەکان، دیمەنەکان چۆن ڕێکیان خستووە، چۆن شتەکە لە ناوەندە ڕەنگەکان چۆن تەنسیق کراوە لە ناحیە هەم جلوبەرگ و هەم لە ناحیە دیکۆڕاتی ناو ئەو دیمەنە. ئەوە لە شتە هەرە باشەکان و زائیدەن تەمسیلی مومەسیلەکان، زائیدەن کچەکە کە تەمسیلی لە هەمویان زۆر جوانترە. تەریقەی دەرهێنانی ئەو زنجیرەیە تۆزێک جیاواز و یونیک و شازە. ئەوە لە شتە باشەکان. نامێت زۆر زیاتر بچمە ناوی شتەکان لێتان بستێنم ئەگەر ئەو کەسێ نێدیبی. شتە خراپەکان خۆی وەک پێم وتی لە 7 حەڵقە پێکاتووە. حەڵقەی 1 و 2 ڕووداوەکان تۆزێک حەماسیە و بە خێرا و بەپلە ڕوودا و زیاتر دەچێت ناو جەوەکەی. دوای ئەوە تۆزێک خاو دەبێتەوە. 2 حەڵقەی ئەخیریشی تۆزێک سریعە. بۆیە ئەو خاوبوونەوەی ناوەندەکە تۆزێک من زۆر حەزم لێ نەبوو، یان دیان توانین تۆزێک سریعتر بکەن، یان زیاتر معلوماتی بخەنە ناوی، یان زیاتر دیمەنی وا بخەنە ناوی، سەنج ڕاکێش بی، زیاتر وات لێ بکە ڕاد بکێشی. من تقریبەن ئەو سیریزە لە ناوەندەکەی تۆزێک خاو بووبەوە، ینی تۆزێک ئیزعاج بووبووم لە هەندێک شتکە شتەکان زۆر بە خاوی دەڕۆی. ئەو شتانەی کە زۆر شێتی کردم لەو مسلسلەیە، ئەمن یەکەمین جار کە سێرم کردوم زانی چیرۆکی ڕاستەقینیە، ینی ئەوەندە بە جوانی دەریانی ناوە بۆ یەک دقە شەستم نەکرد. چوم لە فەیسبوک و لە ئینتەرنێت و لە IMDb و لە گوگل گەڕام بۆی بزانم ئەو چیرۆکە بە جددی چیرۆکەکە ڕاستەقینیە یاننا. بەس دەرچ و ڕاستەقینیە نییە. چیرۆکەکە ساڵی 70ەکان نووسراوە، ڕۆمانێکی زۆر بەنابانگە کرایتە ئەو زنجیرەیە. ینی ئەوە وەی لێ کردم، ینی ئەوەندە ڕازگۆیی تێدا بوو لە تەمسیل و لە دەرهێنان و لە کواڵەتی هەمەکە وای لێ کردم کە هەز بکەم چیرۆکەکە ڕاستەقینێ. و زایدەن شتێکی تریش کە زۆر شاز بوو، ئەم کچە باسی تەمەنی ژیانی ئەو کچە دەکا لە مناڵیەوە. تەبان خۆی تەمەنی وابزەم سەر و 20ەکانم. دوای ئەوە دەوری خۆی دەبینێ کە دەوری تەمەنی 13 و 14 و 15 باوڕکە لە هەندێک مەشەد کە هەموو تەمەنەکان ڕۆی من هەستم کرد ڕێک ئەکتەرێکی ترە، یعنی لە شکل و لە طریقەی تەمسیل و زایدن لە طریقەی مێکەپ و مکیاج و جلەکانی وا دەباتە جوێکی تری هەز دەکەی ئەوە ڕێک
نەفەرێکی ترە دایانناوە ینی بە هەموو هەنگاوەکانی تەمەەن بۆ ئەوی تا دەگاتە ئاخیر کەرەکتەر کە کەرەکتەر سەرەکیەکەی هەموو چیرۆکەکە لە سەروی بنکراوە و زایدە شتێکی تر هەبوو خۆتان دەزانن یاری شەترەنج تۆزێک یاریەکی زۆر ڕیلاکس و هادی و بێدەنگ و شتی وایە ینی ئەگەر لە یوتیوبیش تەماشە بکەین ئەم یاریە بزات ئەو هەیە طبعاً لەم سیریزە باسی یاریەکە ناکە یاسایەکانی چۆن و چۆن نییە بۆی ئەو کەسێک کە هیچ زانیارێکی نییە زانیاری پێیاکە مخریزەکە دەرهێنەرەکە بەنەوەیەک دیمەنەکانی تەسویر کردووە ینی ئەو حەماسی خستۆتە ناوێ لە زاوی جیاواز و لە کاتی جیاواز و شتیواوا ڕێک هەز دەکەی یاری کاسی عالەمی نهاییە ینی بەجددی دەستخۆشی بۆ دەرهێنەرەکە لەو بوارەکە بەجددی شتێکی ئەتابڵی شاز و جیاوازی کردە بۆیە ئەو مسلسلێ ئەمن وەک ڕێتینگی خۆم من هەش لە دەی دەدەمێ و زایدەن شتێکی تریشەیە خۆی ئەگەر یەک دوو نامەی جیاوازی تایە ئەم چیرۆکە شتێکی تریش تێدا باسی کاتی شەڕی سار دەکات لە بینی ئەمریکا و رووسیا ئەو دیعانە بڵاو بۆ تۆ لەسەر ئەمریکا لە رووسیا ئەو دیعانەشکە لەسەر رووسیا بڵاو بۆ تۆ لە ئەمریکا ینی خەڵکی ئەمریکا باوەڕیان وایە کە خەڵکی رووسی خەڵکی ئەمریکی دەخۆن ئەوەندە زەخم و ئەوەنە ینی لەبەر ئەوەی ئەو پرۆپاگاندەیە کە دروستکرا بە درۆ کاتی شەڕی سا لە بینیان بەس کە یەکێک لە دیمەنەکان دەچێتە رووسیا و دەبینی خەڵکی رووسیای زۆر بەخێرهاتنی ئەو کەرەکتەرە ئەمریکیە دەکەن و خەڵک کەیفی پێدێ و خۆشی دەوێ بۆت بە دیار دەکەوێت کە سیاست زۆر ئەوێ قوڵە ینی زۆر دەستکاری عقلیەتی خەڵک کراوە و کات بۆیە ئەوە نامەیەکی زۆر جوانە بۆی خەڵک تێبگە هەرچەند تۆ لە وڵاتێکی تربی یان زمانێکی تر قسە بکەیان گەلێکی تربی دائیمەن شتێکیە کە هەموو نەتۆکان بەیەکەوە دەبەستەوە ئەویش خۆشەویستیە بوو برە ڤیدیۆیە کە تۆزێک درێژ بوو بەس حەزم کرد لەگەڵ ئێوە شەریکەمە ڤیدیۆی ئەگەر حەستان لەوە ڤیدیۆ لەو بابەتەیە تکایە لایکی ڤیدیۆیەکە بکەن و شێری بکەن بۆی زۆرترین کەس لای برادەرەکان بیبینن و طبعاً لە بیریش مەکەن سەبسکرایبی چەناڵەکە بکەن و زەنگوڵەکەش ئۆن کەن بە هیوای ڤیدیۆی تازە